هیوا سێدانە پیزا حازر بکە لەسەر چاو وەسەد یان گەورە نا وەسەد بێ چاوە مشەکەت مشەکەل بێ باشە لەسەر چاو باشە باش کات ڕزا وەزت کووە مەمنون سەلامەت یا ڕەبی باش شیر خان بەڵێ گوتم دەتوانین بچی دابریشی ناوەڵا کارم زۆرە کاشێریش کەسی لەسەر نییە شاخەوان بەڵێ کوڕم دەتوانی بێ سەر کاشێرەکەی لەسەر چاو خود هەنار شتێکی دەمێ پێت بڵێم دەبی بابت پشتی بە من بەستی حەز دەکەم یارمەتی بدەم لە کارەکانی کۆمپانیایی نازانم هەز دەکەم متمانەی بە من نییە چۆن دەڵێ متمانەی بە من نییە باوکم زۆر متمانەی بە تۆ هەیە دەزانم بەس ئەگەر باوەڕی بە من هەبی ئیدە لەگەڕێ با من نیشەکانی ئەوەی بکەم هەز دەکەم ئەو ڕووداوی کە بەسەر شتان داهاتیە دەمێ لەویش یارمەتتان بدەم خەمت نەبێ باوکم پەیوەندی بۆ پارێزەرەوە کردووە دەیانەوێت ئەو پیاوەی بدۆزنەوە بە سزای یاسای خۆی بگەێنن دەی ئیشاڵڵا دە باشە من دەڕۆم بوەستە دانیشە هندێک مۆزوع هەیە هێشتا بۆم باس نەکردووی مۆزەی وە کچێ سوپرایزەکە سپڕای دەتخوا نەبراوە سپرایزە دە پێم بڵێن دڵم تەقی بەخوای باوکم قەرارە شەریکەکەی بکاتە سەر ناوی تۆ چێ شەریکەی قەرارە بکاتە سەر ناوی تۆ هێشتی واکو دەبی باشە لە پێ ناچێ نازانم ئەو گوتی لەوانەیە بڕۆمە بریتانیا بۆ هەمیشە لەوێ بم لەوانەیە لەومان بە دواوە بەس بە سەفەر بگەڕێتەوە ئەو مۆزاە وا نابی هەستە پێشم کۆ بزان چێ مەسەلەی هەستە پێشم ئەدەی کارەکەت فەرموو ئەها کارەکەم گوتم ئەو خانوێ لە ناوی مرتاحی ئەرێ وەڵا باشە بۆ من یعنی هیچ کەم کوڕێکی نییە نا وەڵا بۆ من بەسە لەخوا بەزیێ گەڕەکەشی بێدەنگە ئەرێ وەڵا زۆر گوتم ئەگەر پارێ ئاو کارەبا و حتا کارەبای مۆلیدەش هات برێ عادی مام ڕەزایە کاک ڕەزا ئەتوو هەفتەکەی دیکەش ئەرزاقت هێنات ئەو هەموو کارە باشە لە پای چییە؟ بزانێ پێ ناخۆشە نا خوا خێرت بنووسی لە بۆ تو هیچ شتێک بە فێڕۆ ناچێ کاک ڕەزا ئەو هەموو یارمەتیدانەی تو نازانم لە پای چییە دیسان باسی کردەوە باشە یارمەتی دەدەن ئەگە دەرێ کاکە یارمەتی نادەن پرسیارێکە لە مێشکم دروست بووە یعنی پرسیارەکە چییە؟ ئەوەی کە بۆچی ئەوەندە یارمەتی من دەدەی لەبەرەوەی کەسە شڕێک و پێچی و شاینە هێوەنی ئەدی هەموو کەسێک یارمەتی ئەو کەسانە دەداتن کە دەتوانی یارمەتیان بدە یارمەتی کە سوکاری دەدا یارمەتی کەسی عەزیز دەدا ئەی وایە وتم کە خوا خێرت بنووسێ هەرێ وەڵڵا سوپاست دەکەم یعنی هیچ کەم و کوڕیەکت نییە نەخێر ئەو ڕۆژەش لێرە قسەمان دەکرد بەڕاستی هەست بکرد لێم نیگەران بووی ئەم دڵم زۆر پاکە ئەبوو تەنها دەمەوێت یارمەتی بدەم بەو خودایی هیچ شتێک لە بێشی مندانیە برێم کەسەکی خراپ سپاس مەمنون سەلامەت بیا ڕەبی بە بیرم هاتەوە لێرەوەش بە تەکسی هات سۆی مەکە لەو پارەی دەدێت تەکسی ئەمە سبێنام خۆم دێمە نا پێویست ناکە وا مرتاحم بڕۆم نا سەلامەت هێشتا قسەمان مایە گوتم ئەو ڕۆژێ لەسەر و مێزەی دانیشت بووین وا بزانم هەندێک نیگەران بووی بیرت لێکردەوە هیچ لێ تێگەیشتی بەڵێ تێگەیشتم قسەکان کوو بوو والله زۆر ناخۆش بوو ئەتۆ هەست دەکەم چاکەی خۆت ناوێ با چاکەی خۆم دەوێ بەڵام لەو قسانە نا کاک ڕەزا